إن الحمد لله نحمده ونستعينه ونستغفره ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا من يهده الله فهو المهتد ومن يضلل فلا هادي له أشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له وأشهد أن محمدًا عبده ورسوله يا أيها الناس اتقوا ربكم الذي خلقكم من نفس واحدة وخلق منها زوجها وبث منهما رجالا كثيرا ونساء واتقوا الله الذي تساءلون به والأرحام إن الله كان عليكم رقيبا. لپاش سپاس و ستایشێکی بێهامتا بۆ کردگاری مەزنوو داواکردنی درود و ڕەحمەت بۆ سەرگیانی پاکی پێشەوای مرۆڤایەتی محەممەد صلى الله تعالى عليه وسلم. لە قورئانی پیرۆزە صفەتێک بۆ ئێمە باس کراوە ئەچینە خزمەت ئەمایەتە پیرۆزە کە رب العالمین ئەفەرمێ أي پیغمبری خوا صلى الله عليه وسلم پیان بڵێ قل ما أسألكم عليه من أجر من هیچ ئەجرێکم لە ئێوە ناوێ و داوام لێ نەکردوون وما أنا من المتكلفين من کەسێک نیم کە خۆم بنوێنم و تەکەلفکەم لە حیاتی خۆمە. ئیمامی زەمەخشەری ئەفەرمێ متەکەلف چییە؟ المتصنعين ئەو کەسانن کەوا خۆیان وا دەرئەخەن خۆیان وا ئەنوێنن کۆمەڵێ صفات کە لە حەقیقەتا وەهانین ئەوها خۆیان پیشان ئەدەن. عومەری کوڕی خەتاب ڕەزا و ڕەحمەتی خۆی لێبێ ئەفەرمێ نوهینا عن التەکەلف پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم نەهی لێ ئەکردین لە تەکەلف و لە خۆنواندن. جابری کوڕی عەبدوڵڵاه بۆمان ئەگێڕێتەوە ئەفەرمێ لە خزمەت خۆشەویستە صلی الله عليه وسلم دانیشتبووم فەرمووی إن من أحبكم إلي وأقربكم مني مجلسا يوم القيامة أحاسنكم أخلاقا. نزیکترین کەسێک لە من خۆشەویستترین کەسێک لە لای من لە ڕۆژی قیامەتە کەسێکە کە ئەخلاقەکانی زۆر بەرزن و ئەو کەسەی کە زۆر ڕقم لێتی وإن أبغضكم إلي وأبعدكم مني يوم القيامة ئەو کەسەی کە زۆر دوورە لە منەوە لە ڕۆژی قیامەتە کێیە؟ الثەرثارون المتشدقون المتفەیهقون. علەما لە سەر ئەم سێ کەلیمە ئەفەرمون الثەرثار ئەو کەسەیە کە قسەی زۆر ئەکات و لە قسەکانیشە قسەکانی خۆی ئەگۆڕێ. متشدق ئەوەیە زۆر قسە لەسەر خەڵک ئەکا بە شێوازە قسەکانی دەرەبڕێکە طبیعەتی قسەی خۆی نییە. تعاظم ئەکا لە قسەکانیا و لە زمانی خۆیان گەورەیان ئەکا. متفەیهق لە فەهەقەوە هاتووە. پرسیاریان کرد ئەی خۆشەویست فەهەقەت چییە؟ متفەیهقون چییە؟ ئێمە ثەرثار ئەزانین چییە؟ بەڵام نازانین متفەیهق چییە. فەرمووی المتەکەبیڕون ئەوانن کە بە کیبرەوە قسە ئەکەن و دەمی خۆیان پڕ ئەکەن و گەورە ئەکەن لە کاتی قسەکردنا بە کەشوفشەوە قسە ئەکەن. کۆیان فەرمایشتە بە ئێمە ئەڵێت تۆی مسلمان صنعەتی خۆت مەگۆڕە بە بەسیتی خۆت بجوڵێرەوە. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە حیاتیا زۆر بە سادەیی ژیاوە زۆر بە سادەیی ژیانی بەسەر بردووە تۆش بە سادەیی ژیانی خۆت بەسەر ببە. لە زۆر شتا لە حیاتی ئێمە پێویستمان بەوەیە کە خۆمان بڕازینەوە بە ئەخلاقێکی طەبیعی خۆمان. هەر کەسە خوای گەورە بە شێواز و صنعەتێک دروستی کردووە جوانترین صنعەتی ئەم کەسە و جوانی ئەم کەسە ئەوەیە کە لاسایی کەس نەکاتەوە خۆی بۆ خۆی چۆنە ئاوا بژی. بۆیە ئەفەرمێ ڕۆژێک گیە بەسەرتانە لە فەرمایشتێکە ئەفەرمێ يأتي على الناس زمان يتخللون الكلام بألسنتهم كما تتخلل البقرة الكلأ بألسنتها. ئەفەرمێت چۆن مانگایە کاوێژ ئەکات ئەو شتێک کە لە دەمیایەتی ئەوەندەی ئەهێنێ و ئەبا ڕۆژگارەیە بەسەر ئێوەیە ئەو کەسانی قسەتان بۆ ئەکەن بەو کەیفیەتە و بەو شێوازە قسە ئەکەن. ئێمەی موسڵمان زۆر زەرورە ئاگامان لێبێت لە حیاتی خۆمانە سادەیی خۆمان تێک نەدەین.
ئەمڕۆ ئیشی زۆر گەورە ئەکرێت لەسەر جیهان کە سادەیەکەی نەمێنێ. ئەیانەوێ هەمومان لە سایەی کەسی زۆر دەوڵەمەند و کەسی زۆر مەسئول و کەسی زۆر متەکەبیر و کەسی زۆر درۆزن و کەسی زۆر سیاسی و هەتا دوایی بکەینەوە. ئێمەی موسڵمان خەڵکێکی سادە ئەهلی خواناسی و دین و وەرع ئەم شێوازە مامەڵەیە لە ئێمە نییە. تەنانەت لە میوانداریە پێویست ناکە ئینسانی موسڵمان تەکەلوفێکی زۆر گەورە لەسەر خۆی بکە. دیقەت بدەن ئەمڕۆ میوانداری ڕێژەیەکی زۆر بەرچاو کەم بووەتەوە. هۆکارێکی زۆر گەورەی ئەوەیە ئێمە کە میوانمان دێ هەوڵ ئەدەین تەکەلوفێکی زۆر ئەکەین لە ڕازاندنەوەی سفرەکانە، بەڵام دڵمان شتێکی تر ئەڵێ. یەکێک لە صیفاتەکانی ئەهلی نیفاق ئەمەیە، خۆیان بە شێوازێ دەرەخەن کە ناخیان شێوازێکی ترە، حەقیقەتێکی ترە. ئەبێ زۆر هوشیاری ئەم لایەنە بین. زانانی علم النەفس وتویانە ئەگەر ئەتەوێت کەسی متەکەلیف بدۆزیتەوە کە خۆی ئەگۆڕێ لە پێش چاوی خەڵک و خۆی ئەنوێنێ و نواندن ئەکا، وتویانە ئەو کەسێک کە بەسیتە و طەبیعی خۆیەتی احترامی هەموو کەسێک ئەگرێ، بەس ئەو کەسێک کە خۆی ئەنوێنێ هەمیشە احترامی تەنها ئەو کەسانە ئەکرێ کە بەهێزن، دەسەڵاتدارن، لە سوڵتان، لە هەر شێوازێکە. ئەو کەسێکەوە حاڵەتی خۆی طەبیعیە هەمیشە هەوڵ ئەدا دۆستەکانی خۆشەویستەکانی ڕازی بکە. بەڵام ئەو کەسێک کە خەریکی خۆنواندنە تەنها یەک هەدەفی هەیە لە ژیانە، ئەویش ئەوەیە ئەو کەسانەی کە سوودێ بەو ئەگەێنن تەنها ئەوانە ڕازی ئەکات و بە دەور و خولی ئەوانایەت. ئەو کەسێکەوە حاڵەتی طەبیعی خۆیەتی کەم هەیە باسی چاکەکانی خۆی بکە و ئینجازاتی خۆی و بەو شێوازەم کردووە لە ژیانەوە، پێویستی بەوە نییە. حاڵەتی طەبیعی ئینسان خۆیەتی. بەڵام ئەو کەسێک کە خۆی ئەنوێنێ هەمیشە فەخر ئەکا بەو شتانەی کە کردوێتی و باسی ئەکا و شەو و ڕۆژ هەر ئینجازێکی کردی تر هەتا ڕۆژی قیامەت ئێڵێتەوە. بۆیە عولەمای ئەهلی تەسەووف تویانە هەندێک کردەوەی چاک هەیە ئینسان چاکە ئەیکا لە ئەخیرای خاتە جەهەنەمەوە، ئەوەنەی ئەڵێتەوە ئەوەنەی ئەهێنێ و ئەبات و تەفاخوری بەسەرە ئەکە. چ سەدەقەیە بکە، چ خێر و خێراتێ بکە، چ عیلمێ پەخشکە، هەر پیاوەتێکی لەگەڵ کەسێکا کرد یەکەم کەس کە لەبیری ئەچێتەوە خۆیەتی. ئەو حاڵەتی طەبیعیە. ئەگەر لە بیری نەچوە دیارە ئەو کارەی بۆ خۆنواندن کردووە. هەمیشە ئەو کەسەی کە خۆی نانوێنێ و طەبیعیە کردەوەی جوانی خەڵک ئەبینێ، ئەگەر کەسێک تەنها ئینتیقاداتی لە خەڵک گرت و ڕێزی لە خەڵک نەگرت، هەمیشە ڕەخنە لەسەر زمانی بوو، ئەوە هەمیشە خۆی ئەنوێنێ، ئەوێ بە شکانی خەڵک خۆی دروستکە. بۆیە ئینسانی موسڵمان ئەبێ زۆر ئاگای لەم خەسڵەتە بێ. ئەمە عولەما فەرموویان ئەمە جۆرێکە لە نەخۆشی نەفسی لە ئینسانە کە تووشی ئەم حاڵەتە ئەبێ خۆنواندنێک ئەکات وا خۆی پیشان ئەدا کە کەسێکی چاک و باشە، لە حەقیقەتیشە بەو شێوازە نییە. ئێمە گەلێکین ئەمڕۆ زۆر پێویستمان بە پێداچوونەوەی خۆمان هەیە، بەتابەتی لە مەسەلەی خۆنواندنە. عەزیزانم، لە گریانی سەر مردوو تەعزیەمانەوە پێویستمان بە خۆنواندن نییە. فڵان کەس لە تەعزیەکەی وهای کرد تۆش بکە، نا، زۆر سادە. خۆت چەنێکت هەیە بە قەدەری خۆت، ئەندازی خۆت، قەت تەقلیدی خەڵک مەکە لە دنیا سازیە. دنیا سازی خۆی گەورە ئاوای خەڵق کردووە، نابێ ئینسانەکان هەموو هەبوو بن، نابێ هەموو نەبوو بن. ئەمە ڕێژەیە کە تەوزیع کراوە، بە ڕێژەکەی خۆت قەناعەتت هەبێ و کاری لەسەرکە. تەکەلوف مەکە، پێویست ناکە لە ژیانە تەکەلوف بکەی. لە جەژنانە ئێمە تەکەلوفەکەین لە ئاستی خۆمان زیاتر پێڕائەکێشین، پێویست ناکە بە سادەی خۆت چۆنی بژی. بڕواکەن هەندێک صفاتی گەنجمان هەیە. تەسەور کە گەنجێکی جوان فێری نێرگەلە ئەبێ، فێری جگەرە خواردن ئەبێت تەنها لەبەر خۆنواندن. وا تەسەور ئەکا ئەمە شتێکی زۆر عەجایبە، خۆی ئەنوێنێ بم. یان ماتۆڕ و ئەو هەموو گرمە گرم و فرتوهینە کە دێت و ئەڕۆ هەمووی مەسەلەی خۆنواندنە کە گەنج ئەبێ زۆر جوان لە مەحاڵی بێ. والله جاری وا هەیە گەنجێکی فەقیری قوربەسەری داماوە بینم، تەکلیفی وا لە بنەماڵەی ئەکا، تەکلیفی کوڕە مەسوولە زۆر گەورەکان. کوڕی خۆم تۆ ماڵی خۆت بناسە بۆ تەکەلوفەکەی. ئەو کەسێ ئێوە وها دەرکەوێ وەکو میزەڵانێکی گەورە زوو ئەتەقێ، زوو فەشەل ئەهێنێ. ئەو کەسێ ئێوە بەڵقی سەر ئەو بێ، زوو ئەکەوێتە سەر دەریاو ئەبێتە کەف و ئەو ئەیبە. ئینسانی موسڵمان ئەبێ هیچ تەکەلوف نەکە، حاڵی خۆی و واقعی خۆی بە جوانی بخوێنێتەوە. بڕواکەن هەندێک کەسمان هەن و هەندێک گەنجمان هەن تووشی دەردە مۆبایل بوون. کورە تۆ کەسێکی فەقیری داما و بەچ حاڵە دوو گەڵاو دەسەکە، مۆبایلی 8 گەڵای و 9 گەڵای و بۆچی ئەیگۆڕی داما و. ئەگەر ئەمە خۆنواندن نەبێ، ئەمە تەکەلوف نەبێ، کە ئەمانە هەمووی منهین لە دینە. موسڵمان بەم شێوازە مامەڵە ناکە.
ئەزانێت چی بکە، ئەزانێت چۆن حتا لە ماڵداریە تەسەوورکەن ئەمڕۆ ڕکلام و ئیعلام و جیهان ئەیانەوێ هەموو ماڵەکان وەکو یەک بن، ڕازاوەیە و کاکە ناکرێت ڕازاوی هەموو ماڵەکان وەکو یەک بن. من قەدەرێکی کەمم هەیە، من کورسێکی شکاوم هەیە دایئەنێم، کەسێکی تر کورسێکی زۆر گران بەها دائەنێ، خۆ ناکرێت هەر هەمووی کورسی گران بەها دانێ. ناڕەحەتترین کاتەکانی ژیان ئەم کاتانەیە بەنسبەت پیاوە کە سەرۆکی ماڵە، چونکە هەموو مناڵ و خێزان و دەوروبەر هەمووی ئەوێ نواندن بکە، بەینەما لە حاڵەتی خۆمانە بەو شێوازە نین. ڕەحمەتی خوا لە مامۆسای خاڵ بێ لە ناڵەی دەروونە لە باسی خۆ نواندنی ئینسانەکانە فەرمێ کەسی وا هەیە ساحیبی هیچ نییە، کەسی وەها خۆی پیشان ئەداوە ئەزانی وەزیرێکی زۆر گەورەیە وا مامەڵەکە، کە ئەمە لە صفاتی ئێمە ئیماندار نییە. ئێمە ئیماندار سادەیی خۆمان بە هیچ شتێک ناگۆڕینەوە. سەیری زەمەنی پێغەمبەری خوا بکەن صلی الله علیه وسلم، سەیری زەمەنی ئەصحاب و تابعین بکەن، خۆ نواندنی نییە، پێویستی بەوە نییە خۆی بنوێنێ. بۆیە بینی خۆشەویستمان صلی الله علیه وسلم ئەفەرمێ بیرکەرەوە، یعنی قائیدی ئومەت و مرسلی خوا جل جلاله و خوا جل جلاله ناردوویەتی مرسلی ئەو، ئەفەرمێ هەندێک جار لە ماڵەکە پێڵاوەکەی خۆی ئەدرا خۆی بەدەستی خۆی ئەیدوریە. خۆ نواندنی نەبوو خۆشەویستمان صلی الله علیه وسلم. ئیمامی عومەر ئەفەرمێ والله چوومە خزمەتی سیرەکەم بەسەر حەسیرێکەوە خەوتووە کە هەڵسایەوە، سیرەکەم شوێنی حەسیرەکە هەمووی بە لاشەی مبارەکەوە دەرچوو. خۆ ئەشی توانی خۆی بنوێنێ و شتی زۆر عەجایب لە دەوری خۆی خڕکاتەوە، بەڵام حەقیقەتی خۆی و سادەی خۆی چۆنە خۆشەویستمان صلی الله علیه وسلم ئاوا تعلیممان دائەدا. ئێمە بۆ خۆمان لە میوانداریە خۆ نواندنێکی زۆر گەورە ئەکەین. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە ڕیوایەتێکە کە ئیمامی بەیهەقی ڕیوایەتی کردووە ئەفەرمێن نەهی کردووە کە تەکەلف بکەین بۆ ضەیف، بۆ میوان چیت هەیە حازر بهێنە. جاران کە میوانداری ئەکرات دڵ میوانداری ئەکرد، ئەمڕۆ جەستە میوانداری ئەکە. بۆیە ئەو کەسەی کە ئەچێ بۆ میوانداری تەکەلف لە خۆی ئەکات، خۆی ئەنوێنێ، ئەوەش کە میوانداری ئەکە هەر خۆی ئەنوێنێ، کە هەردووکیان هەڵەیەکی زۆر کوشندن. تەنانەت لە وەزیفەمانە، لە دەرەجە هێنانە هەمومان خەریکی خۆ نواندنین. هەمومان لەبەرەوەی تەبیبەکان ئەمڕۆ شتێ پارەیان دەسەکەوێ، هەمومان ئەمانەیە لە کولیە طب مناڵەکانمان وەرگیرێ، کاکە ئەندازی قەدەری مناڵەکەی خۆت بزانە. جاری وهەیە مناڵەکەی تۆ لەوە چێ لە کەسابەتە نەجاحەت بێنێ، بە زۆر مەیکە بە شوێنێکە کە خەسیرە الدنیا والآخرە، هیچی بە هیچ نابێ. لێگەڕە طەبیعەتی حاڵی کەسەکان چۆنە ئەبەو شێوازە گەورە ببن، مامەڵە بەو شێوازە ئەکرێ. لە وەزیفەیە هەمومان خۆمان ئەنوێنین، هەمومان ئەمانەوێ ئەگەر شوێنەکە بێت تۆزە 2 دیناری زیاتر بێ، هەر هەموو ئەمانەوێ نازانم مامۆسای زانکۆ بین، مەلای مزگەوت بین، نازانم پەرلەمانتار بین، نازانم چی. ئەمانە کە صفەتی کەسی موسڵمان نییە. خۆ ناکرێ هەر هەمومان ئێمە لە سوچێکی ژیانە کۆبینەوە. ئەمڕۆ 4 دینار لەو شوێنە هەیە بەیانی هیچی تیان نییە. لەبەرەوەی ئینسانی موسڵمان ئەبێت دووربین سێرکە، سادەیەکەی خۆی بە هیچ شتێک نەگۆڕێتەوە. تەنانەت ئێمە تەسەوور کە جاری وهەیە شتانێک ئەکڕن کە لە قابلیەتی ئێمە نییە. جارێک گەنجێک سەعاتێکی بۆ هێنا ماوەسە لەگەڵ کۆمپانیاکە بەشداریم کردووە، ئەم سەعاتم کڕێوە بە 18 وەرەق. تۆ ڕۆڵە کوڕم، تۆ خۆت عەرەبانەوە پێ، باوکیشی کەریم کابانی پێ، ئاخە کوڕی خۆم چۆن ئەبێشتیوە؟ با بە خۆ تۆ کوڕی مەسئولێکی گەورەی ئەم وڵاتە نیت، تۆ کەسێکی داماوی فەقیر، بە فەقیری خۆت بساچە، چاوت ئەوەندە بەرز سیر نەکە. ئەمە تەنها خۆ نواندنێکی چەند دەقیقەیە. تۆی موسڵمان ئەبێ زۆر دامەزراوی ئەم نواندنانە واز لێبێنی. کاروباری نواندنی ئێمە لەوەش تەجاوازی کردووە، لە دینداریمانە خۆمان ئەنوێنین، لە وتادانمانە هەمومان وەکو عەبدولحەمید کوشە قسە ئەکەین، خۆمان ئەنوێنین. شێوازی طەبیعی خۆمان چۆنە بەکاری ناهێنین. لە مزگەوتەکان و ئاموشوێ مزگەوت و ئالوودەبوون بە مزگەوتە حتا لەوەشە خۆمان ئەنوێنین. لە عومرەکردنی زۆرە خۆمان ئەنوێنین، لە قورئان خوێندن و شێوازی دەنگۆڕینمانە خۆمان ئەنوێنین، حتا لە دەعوە و بانگەواز و ئینجازەتەکانە کە ئەیکەین خۆمان ئەنوێنین. هەمومان خۆمان بەزانا دەرئەخەین لە کاتێکە هیچمان دەسەڵاتی هیچمان نییە و هیچ نازانین. بۆیە ئێمە ئیماندار زۆر گرنگە بە حاڵی خۆمانە بچینەوە، لەم خۆ نواندن و فلیم دروستکردنە واز بێنین. مامۆسای بوڵتی کتێبێکی هەیە باسی کردەوەکانی دڵ ئەکە. مامۆستا عومەری ڕێشاوی بە ناوی تاوانە دەروینەکان کردوێتی بە کوردی.
خۆی گەورە هەردووکیان عەفووکە. ئەفەرمێ زۆر سەرم سوڕ ئەمە خوتەبای ئێمە و خەتیبەکانی ئێمە بۆ کاریگەریان نییە. ئەڵێ کە دوایی ورد بوومەوە سێرم کرد ئەگەر بێت و مرۆڤ کەسێک لە پێش چاوی بە حەقیقی بسووتێ کاریگەریەکەی چەندین ساڵ لە دڵ و دەرونیا ئەمێنێ، بەڵام ئەگەر فلیمێ سێرکە کەسێ خۆی ئەنوێنێ خۆی ئەسووتێنێ هیچ تەئسیر و کاریگەریەک لەسەر دڵ و دەرونی ئەم دانانێ. ئەڵێ تێگەیشتم کە خوتەبا و خەتیبەکانی ئێمە خۆنواندن ئەکەن حەقیقەتی خۆیان دەرناخەن، بەڵکو ئەوەی کە پیشانی خەڵکی ئەدەن شتێکە و لە ناواخنا شتێکی ترن، بۆیە کاریگەری خوتبەکان لەسەر خەڵک کەم بۆتەوە. بۆیە ئێمەی ئیماندار ئەبێ لەم زەمەنە زۆر ئاگامان لێبێ بڕوا کە مەسئلەی فقهی وایەتە پێشەوە لەو ئەچێ ئەگەر لە زمانی ئەسحابا بووایە هەموو ئەسحاب کۆبوونە بۆی فتوای لەسەر بدەن، هەرچی گەنج و پیر و گەورە و بچووک و نێر و مێمانەیە فتوای تیا ئەدەین. ئیبن مەسعود ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ ئەفەرمێ ئەگەر کەسێک لە ئێوە پرسیارێکی لێ کرا من علم منكم علما فليقل به وإلا لا يتكلف، ئەگەر کەسێک لە ئێوە علمێکی پێ هەیە با علمەکە پەخشکە بیگەێنێ باسی بکە، ئەگەر نابات تەکەلف لە خۆی نەکە و زۆر لە خۆی نەکە وەی باسی علم کە، ئەگەر شتانێکیان لێ پرسی نەیزانی بڵێ الله تعالى أعلم، خوا باشتر ئەزانێ من نازانم و علمم پێی نییە. عەزیزانم ئەلەم زەمەنی خۆ دەرخستن و خۆنواندنەیە ئێمەی موسڵمان تەنها بە سادەیی خۆمان ئەیبێنەوە. ئەمڕۆ هەموو جیهان ململانێ ئەکا لەسەرەوەی تۆی فەقیر وها لێ بکە قەرزارت کە بتخە، ئەمە فکرێکی اقتصادی جیهانیە، نایەوێت تۆ ئیسراحەتکەی ماڵەکەت 100 مۆدێل ئەگۆڕێت تا عمری تۆ تەواو بێ، هەموو شتەکانی ناو ماڵەکەت 1000 جار ئەگۆڕێت تا عمری تۆ تەواو بێ. بۆیە ئینسانی موسڵمان ئەبێ واز لە تەکەلف بێنێ لە دنیایە، حتا تەکەلف لە دینە وازی لێ ئێهێنێ، طەبیعەتی حاڵی خۆی چۆنە ئەبەو شێوازە دەرئەکەوێ و ئەبەو شێوازە نمایشی حەقیقی خۆی ئەکا، نەک نمایشێکی تەزویر و مزەیەف. ئێمە زوو لە ئەمڕۆیە لە هەموو کات زیاتر پێویستمان بەوەیە چاوی خۆمان، گوێی خۆمان، دڵی خۆمان، خەیاڵاتی خۆمان ڕاگرین لە بەرامبەر ئەو تەکەلوفەی کە لە جیهانە بە زۆر ئینسانیەت بەرەو کرێچیەتی و بەرەو داماوی و قەرزاری ئەبن. ئەبێ ئینسانی موسڵمان زۆر هوشیارانە مامەڵەکە، زۆر سادانە مامەڵەکە، حتا لەگەڵ دەوروبەر و خێزان و مناڵ و شێوازی مامەڵەی هەمووی مامەڵەیەکی تەندروستی خۆیی بێ، مامەڵەیەک نەبێ کە خۆی بنوێنێ، تۆ وەکو دراوسێکەت نابی، دراوسێکەت وەکو تۆ نابێ. بڕواکەن ئێمە تەنانەت وەهامان لێ هاتووە ئەگەر مناڵەکەمان غەڵەتێک ئەکا گرنگ نییە بەلامانەوە خودی مناڵەکە غەڵەتی کردووە خوا لێمان عاجزە، ئەڵێن عەیبە لەناو خەڵکە ئەم غەڵەتەت کردووەکەوە بۆ خۆنواندن ئەکەین، ئەگەنا لەبەر خاتری خۆ مناڵەکەت چاکە بزانە چۆن چاکە بێ. یا خێزان هەڵەیەک ئەکا ئێمە عەیبەی خەڵک لە پێش چاومانە لەبەرەوەی لە نواندنەکە شکستی هێناوە، نەک لەبەرەوەی حەقیقەتە ئەبێ ئێمە چاک بین و ساز بین. ئەم کۆتا قسەم لە خزمەتە نامەوە ناکە ئێمە بەرەو چاکە نەڕۆین. هەموو ئینسانێک ئەبێ حەقیقەتی خۆی بگۆڕێ، لە چاکەوە بۆ چاکتر، لە خراپەوە بۆ چاک، بەڵام نابێ خۆی بنوێنێ و ناخی شێوازێکی تر بێ کە ئەمە صیفەتێکە لە صیفاتی نیفاق و ئەمڕۆ منافقین و کافرانی جیهان فوی پیا ئەکەن. خوای گیان ئێمە داوات لێ ئەکەین بە ناوی جوانت، بە صیفەتی بەرزە، بە ئیسمی عەظەمت، ڕەحمەت و بەزەی خۆت بەسەرمانە ببارێنە. یا ئیلاهی پەنا ئەگرین بە تۆ، پەنا ئەگرین بە تۆ یا ئیلاهی لەو گوناهانەی بە ئاشکرا و پەنهان کردومانە و عەفومان کە یا رب العالمین. یا ئیلاهی داوات لێ ئەکەین بە ناوی جوانت، بە صیفەتی بەرزە، بە ئیسمی عەظەمت، ڕەحمەت و کەڕەمی خۆت بەسەرمانە ببارێنە، دڵەکانمان ساغ کەرەوە بۆ خۆت یا رب العالمین. خوای گیان ئەگەر چی هەڵە و کەم و کوڕیمان زۆر و زەوەن دەبێ، بەڵام بەخوا پەروەردگارە دڵمان ڕۆحمان خۆشەویستی تۆ و دینەکەی ئەوێ یا ئیلاهی لەبەر خاتی ئەو خۆشەویستی دڵمان لێمان خۆش بە و بەرەکات بەسەرمانە ببارێنە. یا ئیلاهی ئەم عەبدانە هاتوونەتە ئەم ماڵەی تۆ، بەخوا ئیلاهی ئەم عەبدانە دەسی زەلیلی دوعایان تەنها بۆ تۆ بەرزەکەنەوە، ڕکوع نابن تەنها لە بەردەم تۆیان نەبێ، سوجدە نابن تەنها بۆ تۆ نەبێ، دەیا ئیلاهی دوعاکەنیان گیرا بکە. ادعوا الله وأنتم موقنون بالإجابة. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على خير خلق الله محمد وعلى آله وأصحابه الكرام وتابعيهم بإحسان إلى يوم الدين. أوصيكم عباد الله ونفسي قبلكم بتقوى الله وكثرة مخافته،
فإن التقوى شعار المؤمنين ودثار المتقين ووصية الله تبارك وتعالى في وفيكم وفي الخلق أجمعين. وشويسكام يوجد صفة فرخرابك إنساني أنا تكلف كرو تكلف زوان وهورامين وما بنجم اسمه ويج مرمانو يعني شوازي وش بشانمون بجور ما ملكرون حقيقة شنا باسنا نية اما فرقشم اقاما چي خصلته ابو ارونا قردو جيهاني جنگا سرو اینه گرکشانا قردو خلقي وشا باسا مرمانا الدولة منينه وشا باسا مرمانا كصاحبو قرشيوينه حالته ون حيچي چانية بونو انيو ارونا تاتكي قر قرزاره يعني كي قر كريتشيه والزليله وردمو ايدا صلاة داره بيس جيهانيانه كجركشانه خلق إسراحات نكرو بروا كرده علاج قلاننا كتوب كارج مارينه ديان دردبيتو دروس كريا بونو اقتصادي جهاني زرو زوري جهاني اما مسلمان جا ارونا ساكا وما هواشك وما هاديك وما تشنبي وما حقيقتنا خاسرين صفته ونك دسش ببرمي وشويس ما صلى الله عليه وسلم فرماو علامات بالتكلف بعض علامته هناك بأننتو تكلف نكري بالزاني يكم علامة أننا ينازع من فوقه دائما كسك جتو زياترة الدنيانا الديننا منازعج مكر وراوريج مكر وراوري الكاد نشانة أينك تقرأت أول مرماني حتى ترنيا إما فرقشم آقاماتشينه يبو تصور كرجايش أنا هالمجلس ونشتين عالمي قوري نشتين ره تماشا كري كسي وفرق بسيط وشو جوامو كإنه منازعان شاني قوركا يان مجلس وانا بير الشرمي جواني وخاوة صاحب تجربة جياني نشتين ره زارولي ورمزو باسو تجربة جياني كرو هنا غلطي فرق قوريني ومرمانا يدلي مجالس وقورانا يونجها علامتاك تو بشانا باسا بشانا مو كحقيقة إنني حقيقة تشيبه ترى دائما مسائل علمينا ويقول ما لا يعلم آتي ويك مزانيش قصي سر مكر تماشا كردي آرو تورو كومالياتي كان تشي شابنا كردين تشي ماراورو قردو خلقي قصي سر كرود ما يعكس كيتش ماراورو ما تباسنا بحقيقتنا تنهاورو أني تو بيس دروزني بشانا بوا ورو أني تو مارا نوان دنكال تيك بوا بس أنا ناقر جماعتي قرق شابو فليمي بركرة فيلمي وتماشاكري شرط قشن وتياري قناره وكاك شربوك زاين وحتى دماي كبشتو برده وينيشاوه خو مبانه كتو تأثير كان جاي كان قرواني تماشاكري على وش اخواي خوا چنجار خويني هتاكو اما شد شاب شاندان كتو وزا قروه اما ايماندار مبو بس فيلمي جيان برمسر اشم حقيقته وما تشنينا باسجيومي ومرمانا تشاني يكتري فروكاتي سرك يشوفي النفاقي إنسان فير ومنافقي بو إما مسلمان إننيان مي مسلمان ساقي وباكين مي أشمزان مي تشاني ما ملكر مي تشاني ويما تشاني دورو بريمة وأوصيكم أيضا بالصلاة والسلام على رسول الله صلى الله تعالى عليه وسلم حيث أمرنا الله تبارك وتعالى في محكم تنزيله قائلا إن الله وملائكته يصلون على النبي يا أيها الذين آمنوا صلوا عليه وسلموا تسليما اللهم صل على سيدنا محمد وعلى آل سيدنا محمد وبارك على سيدنا محمد وعلى آل سيدنا محمد كما صليت وباركت على إبراهيم وعلى آل إبراهيم إنك حميد مجيد اللهم اغفر للمؤمنين والمؤمنات وللمسلمين والمسلمات ولمن أنشأ هذا المكان اللهم أعز الإسلام والمسلمين وأهلك الكفرة والملحدين اللهم انصر من نصر الدين واخذل يا رب من خذل الإسلام والمسلمين اللهم آت نفوسنا تقواها فزكها أنت خير من زكاها أنت وليها ومولاها آمين آمين والحمد لله رب العالمين أقم الصلاة يرحمك الله.